بە ئامادەبوونی هەزاران کەس لە دانیشتوانی سنووری بتوێن و پشدەر و ژمارەیەکی بەرچاو لە لێپرسراوانی حیزبی حکومی لە پارکی دەروازەی ڕانیە و لەژێر دروشمی بەرەو پتەوکردنی پردەکانی پەیوەندی کلتوری ناوچە و دەڤەرە جیاوازەکانی کوردستان بە سەرپەرشتی بەڕێوەبەرێتی ڕۆشنبیری و هونەر لە ڕانیە سەنتەری ڕایاڵ بۆ ئاڵوگۆڕی کلتوری و چالاکی ڕۆشنبیری دووهەمین فستیڤاڵی کەلتورە جۆراوجۆرەکانی کوردستانی لە شاری ڕانیە ئەنجامدا. ئەمە دووەمین فستیڤاڵی کەلتورە جۆراوجۆرەکانە کە لە ڕێگای سەنتەری ڕایاڵ بۆ ئاڵوگۆڕی کلتوری جێبەجێ دەکرێت. ئەم چالاکیە بە هاوکاری بەڕێوەبەرێتی ڕۆشنبیری و هونەری ڕانیە ئەنجام درراوە کە تێیدا 11 تیپ و کلتوری جۆراوجۆر لە ناو دەرەوەی وڵات بەشداریان تێدا کردووە تا ڕادەیەک لەسەر ئاستی کوردستان دەمانەوێت نیشانی ئاڵوگۆڕی کلتوری بدەین بە شێوازێک کە بە پەیامی خۆشەویستی و برایەتی بتوانین خزمەتی زیاتری نیشتیمان بکەین. ئێستا لە کاتی فستیڤاڵداین کە زیاتر 5,000 کەس لە بینەری چالاکیەکەیە و چالاکیەکان بە شێوازێکی باش بەڕێوە دەچێت. سەرجەم چالاکیەکە 2 ڕۆژ دەخایەنێت و لە ڕۆژانی دواتردا واتە لە ڕۆژی بەیانی 6 پیتر نمایشی خۆی ئەنجام دەدات. لە دەستپێکی فستیڤاڵ و لە شەوی یەکەمی فستیڤاڵدا وتاری هەرکام لە وەزارەتی ڕۆشنبیری حکوومەتی هەرێمی کوردستان و ئیدارەی ڕاپەڕین و بەڕێوەبەرێتی ڕۆشنبیری و هونەر لە ڕانیە و سەنتەری ڕایاڵ پێشکەش کرا و دواتر تیپ و گروپەکانی کیجانی ڕانیە بەڕێوەبەرێتی کەلەپور و هونەرە ملیەکان لە هەولێر، تیپی هونەری ڕەباد لە دهۆک، تیپی سریانی بۆ هونەرە ملیەکان و تیپی شاریای هونەری لە دهۆک نمایشی هونەری و کلتوری و ئاواز و گۆرانی ناوچەکانی خۆیان کرد. فستیڤاڵی کەلتورە جۆراوجۆرەکانی کوردستانە گرنگی خۆی هەیە بۆ ئەوەی کە خەڵکی ئەم ناوچێ ئاشنابێ بۆ کەلتورە جیاوازانەی کوردستان. ئەم ساڵ کە دووەمین فستیڤاڵە ئێمە وەکو بەڕێوەبەرێتی ڕۆشنبیری و هونەری ڕانیە لەگە سەنتەری ڕایاڵ بە هاوبەشی فستیڤاڵەمان ئەنجام داوە. بازنەی بەشداریکردنەکەمان فراوانتر کردووە. دەخوازیین لە فستیڤاڵەکانی ساڵانی داهاتوو بکەینە فستیڤاڵێکی سەرتاسەری کوردستان و ناو چوار پارچەی کوردستاندا بەشداریکردن هەبێت. بەلای ئێمەوە گرنگێتی تایبەتی خۆی هەیە ئەم جۆرە فستیڤاڵانە بۆ ئەم ناوچەی ئێمە و لە داهاتووشدا چەندین فستیڤاڵی لەو بابەتە ئینشاڵڵا ئەنجام دەدەین. لە بەرناماندا فستیڤاڵێکی نێودەوڵەتیش لە ڕانێ ئەنجام دێن بۆ گەلانی ئاریایی و نەورۆزی. ئەم بەشداریە دەبێت فستیڤالێک بکەین و کارتۆرێ خۆی زیدیە ڕەسەن ئەم نیشا خەڵکێکی بکەین و ویدارم ئەف فستیڤالە بتە فستیڤالێکە جیهانی و نەبتنێ دەستەرا ئارستێ کوردستانێ بێت یان کوردێتمەش دەربە مەسەنەوە تورکیا و سووریا بەڵکوژ هەموو دەوڵەتا بێن ئەم هەموو کەلتورێ خۆ کەلتورێ جیاواز جۆراوجۆر پێک ئاوکەین و ئازادیە پەیدا بکەین. لە فستیڤاڵی کەلتورە جۆراوجۆرەکانی کوردستان لە ڕانیە کە بۆ ماوەی 2 ڕۆژ بەردەوام دەبێت 11 تیپ و گروپ لە شارەکانی ڕانیە، هەولێر، دهۆک، کەرکووک، گەرمیان، بەغداد و تاران و ڕۆژهەڵاتی کوردستانەوە بەشداریان کردووە و هەروەک بەڕێوەبەری ڕۆشنبیری و هونەر لە ڕانیەش ئاماژەی پێدەدات لە بەرنامەیاندایە لە داهاتوودا فستیڤاڵی گەلانی ئاری لە ڕانیە ڕێک بخەن. سعدی محەممەد، گەلی کوردستان، ڕانیە.